سەرەڕای قەیرانە ئابووریەکانی چەند دەیەی ڕابردوو، بەڵام حاڵی فەرمانبەرانی حکومەت زۆر باشتر بووە لە حاڵی فەرمانبەرانی کەرتی تایبەت و چین و توێژەکانی تر. بەڵام دابەزینی نرخی نەوت بۆ نیوە بووەتە هەڕەشێکی گەورە بە تایبەتی وڵاتەکە بە شێوەیەکی بنەڕەتی پشت بەو داهاتە دەبەستێت. لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی کار بە ڕێکەری عێراقدا عادل عەبدولمەهدی ڕایگەیاند هەرەسی نرخی نەوت بە مانای ئەوە نییە عێراق مایەپووچ بووە، بەڵکو وڵات ڕوبەڕووی ئاستەنگی گەورە بووەتەوە، بەڵام دەتوانێت تێیپەڕێنێت. جەختیشی لەوە کردەوە تا ئێستاش دۆخی بانکی ناوەندی لەلایەنی پاشەکەوتی دراوەوە باشە. ئەوەی هاوڵاتیان لەبارەی ئەو قەیرانە ئابووریەوە لێی دەترسن ئەوەیە کە پسپۆڕی ئابووری هومام ئەشەماع ئاماژەی پێدەدات، ئەویش ئەوەیە کە پەرلەمان نرخی نەوتی لە بودجەی 2020دا بە 56 دۆلار داناوە. بەدابەزینی نرخەکەی بۆ 33 دۆلار کورتهێنانی بودجە دەگاتە 35 ملیار دۆلار. بەوەش تەنانەت حکوومەت دەستەوەسانە بێت لە دابینکردنی موچەی فەرمانبەران. بەو پێی عێراق ڕۆژانە 3 ملیۆن و 500 هەزار بەرمیل نەوت دەنێرێتە دەرەوە، کەواتە ئەگەر حکوومەت ڕێوشوێنی جدی نەگرێتە بەر ئاسۆیەک بۆ دەرچوون لە قەیرانەکە نییە. فەیسەڵ عیساوی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمان بە ئاماژەدان بەو دۆخەنا لەبارەی بازاڕی نەوت ڕایگەاند کە لیژنەکەیان تەواوی هەوڵی خۆی خستووەتە گەڕ بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران و دابینکردنی کارتی خۆراک و مادە بنەڕەتیەکان کە چینە کەم دەرامەتەکان دەکاتە ئامانج. جەختیشی لەسەرەوە کردەوە لیژنەکان بە کۆی دەنگ بڕیاری لەسەر پێدانی موچەی فەرمانبەران کردووەتەوە بەبێ کەم و کورتی و هەوڵ دەدات بۆ دابینکردنی پێداویستیەکان لەم قەیرانەدا. ناوبرا و ڕەخنەی لە دامەزراندنی گرێبەستەکان گرت لەلایەن حکوومەتەوە بەبێ دابینکردنی زەمینەی دارایی بۆیان، ئەویش تەنیا بۆ بێدەنگکردنی خۆپیشاندەران. ئەوەش جارێکی تر دەبێتە بارێکی تر لەسەر ئابووری ماندووی وڵات. عیساوی ترسی خۆی لەوە ڕاگەیاند کە عێراق بکەوێتە ژێر قەرزی گەورەی درێژخایەنەوە، ئەوەش کار دەکاتە سەر ستراتیژی ئاوەدانکردنەوەی ئەو پارێزگایانەی کە لە دەستی داعش ڕزگارکران. ئەشەماع بڕوای وایە بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کە هەموو جومگەکانی دەوڵەتی گرتووەتەوە، جێڕانەوەی سامانی دزراوی گەل و دابەزاندنی موچە بەرزەکان بۆ ئاستێکی هاوسەنگ داراییەکی زۆر بۆ خەزێنەی دەوڵەت دەگەڕێتەوە کە ناوبرا و بڕوای وایە بەوە 50 ملیار دۆلار دەگەڕێتەوە بۆ خەزێنە، بە تایبەتی سڕینەوەی هەزاران موچەی بندیوار و وەهمی لە وەزارەتە جۆراجۆرەکاندا. بەر لەوەش عێراق بە وڵاتی نەوت بناسرێت، بە وڵاتی نێوان دوو ڕووبار ناسراوە و دەکرێت بە بەرنامەی زانستی کشتوکاڵ بکرێتە پشتیوانی سەرەکی ئابووری. هەرێمی کوردستان وەکو بەشێک لە سیستمی سیاسی و ئابووری عێراق لەگەڵ ناشەفافی داهاتەکانی لافرۆشتنی نەوت و گۆمرگ و داهاتەکانی تری و پشتبەستنی بە داهاتی ناوەندی بۆ دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەر قەیرانێکی بەغدا ڕاستەوخۆ کار دەکاتە سەر ئابووریەکەی و تووشی جۆرێک لە ئیفلیجی دەکات. ئەوەش لە کاتێکدایە ساڵانە دەیان ملیۆن بەرمیل نەوت دەفرۆشێت و داهاتەکەی تا ئێستاش لە تاریکیدایە. لە 3 دەی ڕابردووشدا بەرپرسانی هەرێم لەم جۆرە قۆناغانەدا ئەزموونی خراپیان لە کەس شاراوە نەبووە.